مرونة واسعة للحكومة بحكم التخصيصات التي تم ذكرها في قانون الموازنة، وروعي بالاعتبار أيضا قضايا أخرى تتعلق بالنازحين بالحشد بالتخصيصات التي يمكن أن تأخذ بالاعتبار مكنة الوزارات في عملية الاستثمار وبرهنان التخصيصات بهذا الإطار ئەو دەرماڵانەی کە دابین دەکرێن بۆ ئەم بوارانە هەروەها کارێکی زۆری پێویستە لەم قۆناغی داهاتوودا. براکانم لە ئەنجومەنی نوێنەران لە کاتی پێشنیازکردنیان بۆ پێشخستنی بوارەکانی ژیانی هاوڵاتی عێراقی لإنجازهم المتعلق بإقرار قانون الموازنة. سپاسیان دەکەم کە ئەوان سەرکەوتوو بن بۆ ئەم پرۆژە یاسایی کە تایبەتە بە بودجەی ساڵی داهاتووی عێراق. حقيقة باسم اللجنة المالية حقيقة نشكر لە ڕاستیدا بەناوی لژنەی دارایی ئەم لژنەیە دارایی لە ماوەی ڕابردوودا کاری زۆری کرد والتزمت ضمن المدة الدستورية الموجودة پابند بوو بە ماوەی دەستوری خۆی دراسة قانون الموازنة بۆ دیراسەکردنی ئەم پرۆژە یاسایە. اللجان البرلمانية هەموو لژنەکانی پەرلەمانیش هەموو ئەندامانی پەرلەمان في ظل الظروف الحالية اللي يعيشها لەم دۆخەی ئێستای عێراق، لەم دۆخە ئەمنیە، وضع الأزمة المالية، لەم دۆخە سیاسیە، لەم قەیرانە داراییە، معالجات موضوعية لأهم فقرات چارەسەرێکی بابەتیانە و باشماندانە بۆ هەموو بوارەکان. وأيضا أخذنا بنظر الاعتبار انخفاض أسعار النفط وبعض هەروەها بەرزبوونەوەی نرخی نەوت لە ئێستادا، أن تراجع جولات التراخيص، كل هذه الأمور أيضا هناك دابەزینی دۆلار بموجب نصوص رقابية ومهمة في قانون الموازنة، وكذلك اهتمينا هەموو ئەمانەوە بایەخمان پێدا بە تایبەتی بایەخیشمان بەوەدا کە لمستحقاتها على الدولة. لعله هذه الموازنة هي موازنة مستحقاتی دەوڵەت لەم پرۆژە یاسایەدا هەموو ئەو بوارانەی کە فشاریان هەیە بە تایبەتی ئەم دۆخی ئێستا. سپاس. الرئيس وسام الملا من وكالة الغد بريس. سيادة الرئيس، يعني هناك اعتراض من قبل ائتلاف دولة القانون على فراكسيوني دولتي قانون لتخفيضها إلى 13%. دژایەتی ئەو بڕگەیە دەکات کە بودجەی هەرێمی کوردستان پشکی هەرێمی کوردستان بە لە سەدا 17 پەسەند کراوە. ئەمە ئێمە ڕێز لەو داواکاری ئەوان دەگرین بەڵام لە کۆتاییدا هەموو ئەنجومەنە کە پەرلەمان خۆی بڕیاردەر دەبێت. بعض المسائل قد تكون ذات مسحة سياسية. هەندێک بابەت کێشەیەکی سیاسی لە خۆ دەگرێت، دەکرێت لە کاتێکی تر لە چوارچێوەیەکی تر گفتوگوی لەبارەوە بکەین. ومع ذلك كل الطلبات اللي قدمت لەگەڵ ئەمەشدا هەموو داواکارەکان جێبەجێکران کە داواکران لە سەرۆکاتی پەرلەمانی عێراق. نسبة 17% للأقليم. پشکی لە سەدا 17 بۆ هەرێمی کوردستان. كيف أخذتم ضمانات على الإقليم بمنح ال 500؟ چۆن ئێوە گەرنتیتان وەرگرت لە هەرێمی کوردستان؟ فاشلة والحكومة السابقة الحكومة الحالية مع الإقليم بۆی کە پێشتر ڕێکەوتنەکە شکستی هێنا لەگەڵ بەغدا، حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا. قانون الموازنة یاسای بودجە كانت تتحدث عن هذه الضمانات. پێشتر باسی ئەم گەرنتیانەی کردووە. أيضا موافقة لەگەڵ ئەمەشدا ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە چاودێری دارایی دەیبینێت لە ساڵانی ڕابردوودا گرنگە بۆ ئێمە بۆ ئێستا لە پرۆژە یاساکە دەرە ئێستادا. دكتور، يعني فيما يخص مبلغ العجز المحدد في الموازنة أوي كتابة بكرتينان اللي توصلت إليه اللجنة المالية النيابية، لكن يبدو لحد الآن مبلغ أو جماراني كاللجنة داري بيجا شروطها استا رومنيا. راح أترك القضايا الفنية ومعالجاتها وما تضمنها. أو بوارا هنريانا بجي ديالن بو أو اللجنة ولاياناني كبيوندي دارن بوا. فقط أردت أن أثبت معنى أن تنها دميد معناي أو بو إيو باسكم قانون الموازنة إنما هو جهد كبير بذل بودجي ساڵی داهاتوو ئەم پرۆژە یاسایە بە ماندووبوونێکی زۆر گەشتە ئێستا. تم تحديدا من مبالغ بهذا الإطار. هەموو ئەو بڕانەی کە دیاری کراون لە بڕگەکانیدا. على هذا الإنجاز اللي احنا حريصين فعلا على أن نكون. ئەمە دەستکەوتێکە بۆ پەرلەمانی عێراق. ئێمە ئەوە دەپارێزین کە
ما يريد من خلال التشريعات الأساسية والمهمة. ئەوەی کە بەپێی یاسا هەیە بگەین بەوە. الحديث للجنة المالية. بەجێ دێڵم بۆ لیژنەی دارایی ئەم وەڵامە. بالنسبة لموضوع ما خصص في الموازنة ئەوەی کە تایبەتە بە بودجە و بودجەی حەجی شعبی و هێزەکانی تر. أكثر من شهر ونصف للجنة المالية واجتماعات تەنها مانگ و نیوێکی ویست اللجنة المالية بۆ واضحة بەدواداچوون لەلایەن لیژنەی داراییەوە. هو ملف النازحين وها دۆسیەی ئاوارەکان المناطق المحتلة من خلال الأجهزة الأمنية ڕزگارکردنی ناوچە داگیرکراوەکان ئەو دەرماڵە پێویستیانەی کە هەن بۆ ئەو ناوچانە بڕی 1 تریلیۆن دینار تەرخان کرا بۆ ئاوارەکان بۆ ئەوی دابەش بکرێت بەسەر هەر خێزانێکی ئاوارەدا لە ڕێگەی ئامێری زیرەکەوە. للمحافظات التي محتلة من قبل داعش هەروەها على إغاثة النازحين بڕێک پارە تەرخان کرا بۆ ئەو ناوچانەی کە داگیر کرابوون لەلایەن داعشەوە إلى المناطق المحررة بۆ گەڕانەوەی خەڵکی ئەو ناوچانە بۆ شوێنەکانی خۆیان. التجارة للبطاقة التموينية إلى هەروەها وەزارەتی بازرگانی دەبێت لە ڕێگەی فۆرمی خۆراکەوە صلاح المحتلة من صلاح الدين لكي تقوم ئەو ناوچانەی کە داگیر کراون لە پارێزگای صلاح الدین بتوانێت بەڕێکخرا و خۆراک بەسەریاندا دابەش بکات. هەموو ئەمانە دەستکەوتن. ڕێژەیەک لەو کەسانی کە ئەندامن لە حەشدی شعبی بڕێک پارە دانراوە بۆ پێداویستی سەربازەکانی ئەوان بووی بەشدار بن لە ڕزگارکردنەوەی ناوچەکانی تر بۆ ئەوەی کەسانێکیش کە دەبن بە ئەندام لە حەشدی شعبی خەڵکی ئەو ناوچانە بن کە داگیر کراون. بڕیادەری ئێمە وەک نوێنەرانی کورد لە لیژنەی مالی دوای 45 ڕۆژ هەوڵ و تێکۆشان لیژنەی دارایی توانی بۆ ماوەیەکی قیاسی کە بۆ یەکەم جارە لە مێژووی عێراقدا بتوانێت لە پێش تەواوبوونی ماوە قیاسیەکان یا ماوە دەستوریەکان موازنە تەزدیقکە. ئەو تێبینیانەی ئێمە هەمان بوو لە سەر پرۆژە یاساکە کە پشتی لە ساحەب ماوەتەوە بۆ هەرێمی کوردستان وەک خۆی پشتی نەفقاتی حاکمە وەک خۆی ماوەتەوە بەڵام ئیزافەی ڕئیسی وزەرا کراوە. تەنها هەندێک گرفتی سادە و ساکار هەیە ئەویش حەلەکرێ بەڵام بە تێگرا ئێمە لە چۆن پشتی حەشتی شعبی و نازحیندانراوە بە هەمان شێوە لە تعویزاتی مۆزەفینی هەرێمی کوردستان بە هەمان شێوە پشتی پێشمەرگەدانراوە. پشتی پێشمەرگە لە هەمان یاسا تەسبیت کراوەکەوە پێشمەرگە حیسەی خۆیانە بێ. لە هەمان کاتە ئەو ئیسیحقاقانەی هەرێمی کوردستان هەیەی لە موازنە کە بڕەکەی دیاری کراوە بە 13 تریلیۆن و کەسێک وەک خۆی ماوەتەوە لە حاڵەتی ئیلتیزامکردنی هەرێمی کوردستان بە ئەو ئیتفاقە نەوتەی کە لەگەڵ حکوومەتی ئیتحادیا کردوێتی. ئێمە سوپاسی ئەو تیمەکەین کە لە لیژنەی مالی بە ڕۆحی فەریق کارمان کردووە کە توانیمانە موازنە لە فترەیەکی قیاسیە بتوانین دەنگدانی لەسەر بکەین و ئەمڕۆ عێراق دڵخۆشە بەوەی کە توانی قانونێکی هەیە کە بێتە غیتایەک بۆ سەرفیاتە مالیەکانی. هیچ گۆڕانکاری لە ڕێکەوتنە نەوتیەکانی. اخوان هي مؤتمر دكتور عمار طعم اخوان يعني للاجابه على السؤال اللي تفضلت فيه الاخت نسرين وڵامی ئەو پرسیارە مواد اضيفت في داخل الموازنه هەندێک بڕگە دانراوە بۆ پرۆژە یاساکە ئەوەیە ئەو بڕگەیەکە 550,000 بەرمیل حکوومەتی هەرێمی کوردستان 550,000 بەرمیل نەوت ڕادەستی سۆمۆ بکات لە ڕێگەی سۆمۆ بینێرێت. هذه الماده فالان اذا صدر الاقليم اكثر من 550,000 فهو ملزم بتسليم كل الزائد الى خزينه الدوله العامه. ئەم بڕگەیەش ئەگەر هاتو هەرێمی کوردستان زیاتر لەو ڕێژەیە هێنا دەکرد دەبێت ملزم بێت پابەند بێ بەوەی کە هەمووی ڕادەستی حکوومەتی عراقی بکات. الدوله العراقيه والحكومه الاتحاديه مبلغ مقداره 22 مليار دولار في ذمة الإقليم أيضا أصبح 22 مليار دولار لأستوي حكومة ريمي كردستان دايا كباري حكومة عراقية. ديوان المالية الاتحادي وديوان الرقابة المالية الإقليم كذلك النفقات الحاكمة صار الالتزام بها نفقات الحاكمة رئيس الوزراء وهذا أيضا مهم جدا. يعني إذا التزم الإقليم ستصرف النفقات الحاكمة. إذا لم يلتزم الإقليم بتصدير أجر هريمي كردستان بابند نبو بركوتنك أو كاتا فمن حق رئيس الوزراء أن يحجب النفقات الحاكمة درمالكاني حاكمة دبردريت لا بشكي هرم لبوجدا.